سەرەتا بەنایخوا من ناوم فەرهەنگ مەهدی ئەحمەدە دەرچووی کۆلیژ زانست بەشی فیزیام لە ساڵی 2020 بەهۆی نەبوونی بۆی دانەمەزراندن و نەبوونی هەلی کار لە ئەو بەشەی خۆمە کە تاوا بووە بۆی نەبوونیەمانەوە بۆی نەرەخسانی دەرفەتی ئیش و کار ماوەی 8 بۆ 9 ساڵە خەریکی ئیشی خەیاتیم لەم بوارەیە ئیشەکەم الحەمدولیلا لەخوا بەزای بێ مشتەرێکی باشمانێ حکومەت خۆی ئەمە هەر لە 100% بێمەدی لە حکومەت چونکە من ناسراوە هەیە ینی بە خەڵک هەیە دەرچوو هەیە لە 2012 خوێنی تاگرێت تا تاعین نەبوو ئێترمە چی ئەمەلێکمانەیە بە حکومەت بۆ ئەمە چەندها کەسی شەناسین بۆ نەخەیاتەوە و ماڵی پێیگەناوە و ژیانی خۆی لەسەر خەیاتیەکە بەڕێکەوە ئەمە ئینشەڵا خوای گەورە یارمەتی مامە بۆ شکڵاڕێ سپاس بۆ خوای گیان فەزلی خوای بەسەرمانەوە الحەمدولیلا تا ڕێژەی دەرەجەیەکی زۆر باش بە خەڵک لێمان ڕازی الحەمدولیلا مشتەرێکی باشمانێ بەشی خۆڵ مشتریمانی الحەمدولیلا خەڵک لێمان ڕازیە و هاتو چۆمانەکەن لە خوای گەورە دڵی هیچ کەسێک لەم دوکانەیە من نایشێنین یعنی بۆ هەر شتێک بێت بۆ جلدورین بێ بۆ ئێمە خاص ئاتن ئیشی قادووری نەکەین بەڵام هەیە بۆ پانتۆڵ چاکردن بۆ ئەو شتانە دڵی هیچ گەنجێکی هیچ کەسێ ناشێنین الحەمدولیلا خەڵک ئێمە هاتوتەم دوکانەی من باوەڕکە بەیانی ژمارە بڕینی هەبووە پارەی قاتەکەی پێ نەبوو بیا بە من پارەی قاتی پێ نەبوو بڵێ ئەمە بۆنە 50000 شتێکی وەسەتم بۆ کرد بە دوورین خۆماشە 50000 تێچوو پارەی پێ نەبوو بیا بە من الحەمدولیلا فەزلی خۆیە بەسەرمانەوە ئێمە بمان کردووە وتمانەکەی مەجال بوو کەی دەرفەت بوو کەی پارە و کاتەوەمان بێن بەڵام خەڵک زۆر هەیە لەو مەسەلەیە وەڵای خۆی بەپێی تەمەنەکەیەتی لە تەمەنی گەنج وەرزەکارانە گەنج حەزی لە کەتافی و بەتایبەتی ڕەش لەناو ڕێشا قماشی کرپی ڕەشمان هەیە ئەمە گەنج زۆر حەزی لەوەیە لا بە تەمەنەکانی شایەتر ئەنواع ڕەنگەیە بەڵام بە تەمەنەکان حەزیان لە سادەیە بە ئەم سادەیەکانە بەریان حەزیان لە قۆپچۆ باخڵۆشتانەنی حەڵە ئیلا بە سادە بێەوەکان بەرە